توانین تۆ لە بەرناو ناتۆرەی ڕەفیقەکانی لە کەرکووک ئەو قسە و قسەڵۆکانەی کە پیانەوتی کەرکووکی گێشتەوە هاتووی بە سلێمانی. ئاچیەکرم تۆ بتوانی قسە بە من بڵێ، قسە بە دایکم بڵێ. من دایکم زۆر خۆشەوێ. ئاچیەکرم نام غەفور عەبدوڵڵایە لە ساڵی 1950 لە گەرگی چوارباخی شاری سلێمانی لەدایک بووم. یەکەم کاری هونەریندا وەکو دەستپێک لە ساڵی 1972 بوو بە شانۆگەریەکی دوو لاویسە لێشەوە لە ئامادەکردنەرێنانی هونەرمەندی کۆچ کرد و مامۆستا غازی بامەڕنی بوو. دوا بە دوایەوە بە بەردەوامی کارم کردووە تاکو ئێستا. بێگومانەوە توانم من پێشیشی ناوی بنێم سەردەمی زیێڕین ساڵی هێشتاکان کە توانم بڵێم جەماوەرێکی زۆر هاتن بۆ شانۆیەکان. بێگومان لە ساڵی 1970کانە ڕژێمی بەعسی ڕووخا و چەندەها کاری نابەجێ کرد لەوانەیەکێ لە کارەکانی کاوە ئێمە لە کاتی پرۆڤا بووین لە شانۆی حەمەدۆک کە نەیهێش نمایش بکەین کە ڕۆژی جان پرۆڤە بوو هونەرمەندان مامۆستا حیکمەت هەندی و کۆمەڵی هونەرمەندی تریان بانگشتی ئەمن کرد بۆ لێپرسینەوە لەو شانۆگەریە. بەڵام لە کۆتاییە نەیانێ شانۆگەریەکە بکەین، بەڵام دوای ڕاپەڕینی شانۆگەری حەمەدۆکمان کرد و بەردەوام بووین. خۆی ئەم پرسیارە جەنابێت سە دراماکان ناچسە شان و بێگومان دراما کوردیەکان بە تایبەتی ئەو کارانەی کە لە تورکیا ئەکرێ زیاتر دژی میلەتی کورد قسە ئەکرێەوە. ئەو کێشانش کە ڕۆیە هەموو لە مەنتیقە کوردیەکانە تەسویرەکەن و گویا میلەتی کورد ئاوایە بە بنسبەت منەوە بە کارێکی ناشایستەی داهێنێم، چونکە بەڕاستی ئەو مەسروفات و کارانەی کە ئەکرێ لەوێ خۆمان بیکەین باشتر وەک لەوەی کە ئەو پارەیە بیرێ بۆ درامایانە و بێ لێرە مونتاژ بکرێ و خود با بڵێن دوبلاژی بکرێت و ئەم کارانە من بە ناشایستی لە قەڵەمەیەم. خەڵکی فێر لە ئەتوار و تەسەڕوفاتی ئەوانەوە وەرەگرێ بە تایبەتی مناڵ، بەڵام کاریگەری ئەو توی کردوتە سەرچی سەر هونەری خۆمان بەچی بەوەی کە زیاتر ئەوانە تەلەڤیزیۆنەکانە کەناڵەکان ئەچنە درامانە ئەکردن و هەر ئەوانە پەخشەکەن. بەس ئەی باشە بۆچی درامای خۆمان پەخش ناکرێت؟ بۆچی هەوڵنایە ئێمە بتوانین کاری خۆمان بکەین، کارە کوردیەکان کارە ئەکتەری باشمانەیە، دەرهێنەری باشمانەیە، واز لە درامای بیانی بێنە سەر درامای کوردی. خۆی مەسەلە کێشەنیە ئەو وەختە قەزیەکە بۆ قەزیە کوردواتی شانۆگەریەکە دەبین ئەگەریەک وشەی کوردی تیا بۆە کوردستانی تیا بۆە جەماوەرێکی زۆر ئاهات. کارن سەردەمی زێرەمە بۆ چوونی خۆمە جەماوەرێکی زۆر شانۆگەری وا بۆ 45 ڕۆژ بەردەوام بۆ 30 ڕۆژ بەردەوام بووە و کاری جوانتر کراوە بە بەردەوامی کار کراوە، بۆیان ناویان سەردەمی زێڕین و سەردەمێک بوو کەەوە جۆش و خرۆشی خەڵکەکە بۆ شانۆ زۆر زۆر بە بەردەوامی بوو. خۆی بێگومان دراماکانی هونەرمەندی کۆچ کردوخوا لێ خۆش بە حسێمیسی کە من بە مەزنی لە قەڵەمەیەم، چونکە ئەتوانم بڵێم تاکو ئێستاژ لە زاکیرەی خەڵکە لە ڕۆحی خەڵکە و درامایانە ماوەتەوە بە بەردەوامی کە ئێستانی نیشانێریە مەتابعێکی زۆری هەیە. من لە هەموو دراماکانی خاک تیڤی و کورسات بەشداریم کردو لیشتەکانی کارکسەی مسرا بە شانۆیەکانیشەوە لە ساڵی 1990 تا ئەو کاتی کە کۆچی کرد. بێگومان ئیشەکانی چۆتە ناو خەڵکەوە بۆیە بە زاکیرەماوە ئەتوان بڵێم یادگاری زۆر خۆشەیە، هەموو درامای یادگاری خۆشێ و ناخۆشیش هەیە. من بەڕاستی شتێکی بۆ جەرمەوە من ڕۆژێکیان کۆترەکەم برد بۆ ماڵەوە کە حسێنتی مەحاولە بکە لەگەڵیا وار ڕایبێنەکە لەسەر باڵێ نەفرێ. شەو ڕۆژبووم بە ماڵەوەمان ئاگای لێ نەبوو. کۆترەکەم بردە ماڵەوە خستمە سەر شام و قسەم لەگەڵا کرد، پرۆڤم لەگەڵا کرد کە کۆترەکە ماڵاو وتی ئەوە چییە؟ وتی ماڵاوە پرۆڤەکە کۆترەکەکەم وتی خۆشێت بووی قسەکە کۆتراکەی دامە بەسم چی و لەمەسو کە حسین خواعافیکە ئەیزانین چۆن تەعامل لەگەڵ کەسایەتی ئەو کەسانە بکە کە اختیاری دەورەکەی بۆ ئەکرد. بەسەدەن من لە بابن حەسەنە فەنگیا کە سجنی ئەسیر بووم لە ئێران تقریبا 30 ڕۆژ من چوومە دەورەی کلاکێتەوە کە بزانم چۆن بە پەنجەکانم مۆسیقا لێ ئێم، یا مەسەلەن لە ڕەشەی پۆلیسە
من متابعي خۆم ئەچوومە لای عریزەنووسەکان بزانم چۆن عریزە ئەنووسن یا لە سمەقەتێکە کۆترباز مەچمە ناو ژێ پردەکەسی تعامل ئەو کەسانە کە چۆن تعامل لەگەڵ کۆتراکەن من بەو شێوەیە بەردەوامم لەگەڵەوە لە هەموو کارەکان یا بەشدار بووم هەموو کارەکانیشی خۆشەوێ و ڕۆحی شاد بێت. ڕۆستەمی حاجوو ئەرز و حاڵچی لە هەزار خەڵک باسیەکە و کەرکووچیەکان فعلەن بە مڵکی خۆیان ئەزان و منیش بە کەرکووچی ئەزان لە زۆربەی زۆری مقابلەکانە من جواب ماوەتە وەڵام مناونەتەوە وتم لای من کەرکوو قامیژلۆ سنە سەقز هەولێر دووەک سلێمانی هیچی فەرقی نییە هەمووی کوردستانە بێگومان ئەو ڕۆڵی کە من بینیم ڕۆڵی ڕۆستەمی عەرز و حاڵچی بە نیشتیمان تەبعەن دایکە باسی ئەوواکەین کە کەرکووک داگیر کرابوو ئەو کاتە کە ئەتوانم بڵێم نیشتیمانی دووەمە چۆن تەعامل لەگەڵ یەشێکاکی کەەوە کوردستان داژیکا بێ ئەوە بوو من ناچار دایک بم بەجێهێشت بەمە لەبەر ئەوەی ئەو خۆشەویستیشتی هەڵبژارد وازی لە خۆشەویستی ئێمە هێنا ئەمە کاریگەری زۆر کردە سەر من وا بە دیقەت کە ئەو تەمسیلانم ئەکرەوە دەورم ئەبینی یا ئەو ڕۆڵم ئەبینی من لە ناخەوە ئەقوڵام لە ناخەوە گریامەوە و گریانانەی کە لە درامای ڕەشەی پۆلیسا بوو هەموو گۆرای گریانەکانم حەقیقی بوو حتا لە دیمەنێکە کە باسی دایکمەکەم کە دایکم چۆن هەڵگیراوە چۆن دوای پیاەکەوتۆ چۆن خۆشەویستی بۆ خۆ دایک مقەدەسەوە ئەم کۆمەڵەشتانە لە خەسلەکە بوو حیوارەکانم هەش پەڕی با بڵێن ئەیفۆڕ بوو بەبی ئەوەی یەک دیێڕی لێپەڕێمە بێ و یەکوشی لێپڕم وەکو خۆی دەقا و دەق بە گریانەوە بەرجەستەم کرد ئەوە بوو کە تاوم کاسین باوەشی پیاکردم ئەم لە لای مەسک وتی ئەتوانی تێکتێکی تر بکەی وتم تا گریانەکەم ماوە خێرا تێکتێکی تر بکەم ئەوە زۆر شادمانی کردم هەتا با بڵێن عەدە حەیاتم و دکتۆرانی بە حەقیقی گریان من هەمیشە کە ئەو ڕۆڵەیەتەوە یادم من گریانم یەت بۆ کەرکووک و بۆ ڕۆستەم و بۆ ئەمسالی وەکو ڕۆستەم من لە درامایەکە لە فیلمێکە ئیشم کرد ئەمە یەک دوو جاری تری ژێڕامەتەوە بە نەبێ لەو شاخە بووین برادێکمان وتی کاکە ئەو ڕۆڵێکی هەبوو وتمان کاکاگا لە خۆ بێەوە فیشەشی ڕاستی جاچکە فیشەشی مختار کوش نەماوە پێمان نەمابوو فیشەشی ڕاستیمان بۆ تێکرد وتی کاکە جا من پێشمەرگایەتیم کردو یعنی ئێمەمینام فێکڵانشی کۆفەکەمانە فیشەشی ڕاستی تیا بوو سراعێک بوو لە بینی ئاغا و دەرەبەبوو ئەمانە لە فلیپەکە ئەمریکا بۆ دەژێرمە ساڵی 1994 یا 95 بوو فیشەکە ڕاستەکە لە دەستی دەرچوو یای بە بەردەمی بەردەکەی بەردەمیە ئەوی هەرچی تریشی بەردەکان هەمی گەڕای بۆ دەمونچوی ئاوای لە خۆی کرد ئەمانی هەمووی خێرم و تێرەوەڵا خۆم کوشت بەفەلە چوار پێش کەسمان لەو شاخە بینەرە خوارەوە بیبرەوە ناو سیارەوە خێرا بگەینە خەستەخانە دوای بەموو کێش بەردەکان لە دەموچاو سێنە ئەمە لای خۆی پێشمەرگایەتی کردوتمان ئامە پێشمەرگایەتی کردووە یەگرتنی هەرچوە پاچی هونەرمەندان لای من تۆزیە قورسە لای من چونکە بەڕاستی ناتوانێت هەر چوارپەرچی کوردستان چکە دوژمن چوارپەرچی کوردستان دژمناتی یا بەکارێنێ ئێستا بۆ نمونە فیستیڤالێک لە کەرکووک هەیە نیان هێشتووە نمایشەکانی ئێران لەوێ نمایش بکرێ لە هەڵەبجە لە چەمچەماڵ نمایش ئەکرێ کەواتە ئێمە پێیسمان بەچی ئمە پێیسمان بە یەکگرتووی هونەرمەندان هەیە ئەویش بەچیش بە عەشق و خۆشەویستی ئەگەر یەکتیمان خۆش نەوێت و لە ناو خۆمانە یەک نەبین و ڕاستگۆ نەبین دڵپاک نەبین ناتوانین یەک بگرین بەڵام لای من ئەوە تۆزیە قورسە ناتوانین بەڵام هەوڵدانەکە بتوانین ئێمە هەمومان بتوانین یەک بگرین بۆ کاری جوان بۆ ئیشی جوان بۆ یەکگرتنی هونەرمەندانی کوردستان بێگومان من پەیامی من بۆ ئەو گەنجانە ئەو کارانەی کە یکەن بە عەشق و خۆشەویستی و کارەکانیان بکەن ئەگەر عەشق و خۆشەویستی بەرامبەر بە کارەکانیان نەبێ بێگومان سەرکەوتوو نابێت بیل لە هیچ شتێک نەکەنەوە تەنها بیل لەوە بکەنەوە کە خەڵک چاوەڕێتانە ئێوەنەوەی دوا ڕۆژن بتوان خزمەتی ئەم میلەتە بکەن لە ڕێی هونەرەکەتانەوە خۆشەویستیتان هەبێ بەرامبەر بە کارەکەتان بێگومان سەرکەوتووە بن من هیوادارم
ئاوڕێک لە تیپە هونەرەکانی کوردستان ببێتەوە، ئاوڕێک لە هونەرمەندان و گەنجانە بیرێتەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم وەزارەتی ڕۆشنبیری ئەو کەسانی کە کاری شانۆییان هەیە دامیان بکەن، دامێشی باشیان بکەن، نەوەکو دامێشی واکە بتوانن ئەو ئیمکانەتی کە لە بەردەستیانەیە نەتوانن جێبەجێ بکەن، مەجبورە پەنابەنە بەر سپۆنسەراتیش خۆتزانی ئێستا زۆر کەم بۆتەوە. هیوادارم لێپرسراوان ئەوانەی کە کار بەدەستن، وەزارەتی ڕۆشنبیری، وەزیری ڕۆشنبیری، هەتا ئەو کەسانی کە ئیمکانەتەنە دامی و گەنجانە بکەن، دامی تیپە هونەرەکان بکەن تا بتوانن کاری هونەری بکەن، چکە بەڕاستی سلێمانی پایتەختی ڕۆشنبیری هونەرە، سلێمانی پێویستە ساڵانە مانگانە بە بەردەوامی کاری شانۆیی تیا بکرێت.